چیشتر لە هەواڵەکانمان کە زۆر قسە و باسی لەسەرەکەین بابەتی ئەدەبیات و بە تایبەت وەرگێڕانی پێچەوانە واتە هەمیشە قسە و باسمان لەسەرەوە کردو کە کتێبێکی نوێ چاپکراوە بە وەرگێڕاوتە سەر زمانی کوردی هی ئەو کەڵەن و سەرجیانیانە کە ئەمە بابەتێکی گرنگە بۆ خۆیەوە خزمەت بە کتێبخانەی کوردیەکە بەڵام زۆر کاتیش زۆر گرنگە ئاماژە بە پێچەوانەکەی بکەین واتە وەرگێڕانی ئەو کتێبە کوردیە بە نرخانە بۆ زمانە جیهانیەکانی ترکە بابەتێکی گرنگە لەم نێوەندەیە کە زۆر ئاماژەمان پێ کردووە نووسەری دیاری کورد بەختیار عەلی چەند کتێبێکی وەرگێڕاوتە سەر چەند زمانێکی جیهانی و لە ماوەی ڕابردووە لەلایەن خۆم و هەمیش هاوکارانی ترمەوە لە پرۆگرامەکە قسە و باسمان لەسەر کردووە بۆ زمانی سویدی و بۆ زمانی ئەڵمانی و بۆ زمانی فارسی و بۆ زمانی عەربی چەند زمانێکی تریش کە وەرگێڕاوتە سەر ئەو زمانانە بابەتێکی گرنگە بۆی قسە و باسی لەسەرەکەین بە هەمان شێوە بەختیار عەلی کە ئێستا شاری مۆسیقارە سپیەکان بۆ جارێکی تر وەرگێڕێتە سەر زمانی فارسی کە ئەمە سێم کتێبێتی وەرگێڕێتە سەر زمانی فارسی لەلایەن بەڕێز کاک مەریوان هەڵەبجەییەوە کاری وەرگێڕانەکەی بۆ کراوە بابەتێکی گرنگە ئەمەش پردێکی تری پەیوەندی ترە جارێکی تر بۆ ئەوی بتوانین ئەو تێکست و فەلسەفەیی کە لە زمانی کوردی و لە ئایدیای نووسەری کورد و فەیلسوفی کووردا هەیە بگەنرێتە ناوچەکانی تری جیهانەوە بۆی بتوانن لە ڕێگای زمانەکەی خۆیانەوە کتێبانە بخوێنەوە بۆ زمانە فارسی کە هەیە بەڵام وەرگێڕانەوەتە لە کوردیەوە بۆ ئەوی زیاتر ئاشنا ببن بە جۆری ئایدیا و بیرۆکەوە بوونی فەلسەفە و ناساندنی زمانی کوردی پاراو کە لە ڕێگای ئەم نووسینانەوە ئەتوانرێت زیاتر ئاماژە بم بابەتانە بکرێ هەروەک چۆن لە کتێبە جیهانەکانی تر وەرگێڕن لەسەر زمانی کوردی و هەمیشە گفتوگۆ و قسەواسی لەسەرەکرێ ئەمەش با بڵێن پێچەوانەی وەرگێڕانە بابەتیشی گرنگە و ئەم کتێبە ببێتە هەوێن و سەرچاوێکی باش بۆ کتێبەکانی تر ئەو نووسەرانی تریش بتوانن وەربژێڕنە سەر زمانەکانی تری جیهانی. دوای چاوەڕوانێکی زۆر هەفتەی داهاتوو ڕۆمانی شاری مۆسیقارە سپیەکانی بەختیار عەلی بە زمانی فارسی لە ئێران بڵاو بێتەوە. مەریوان هەڵەبجەیی پێش 15 ساڵ لەو بەر ڕۆمانەکەی وەرگێڕاوە بەڵام دەمێک ساڵە چاوەڕوانی وەرگرتنی ڕەزامەندیە کات و چاپکردنی چەندین ساڵی دواکەوتووە. نەشری پاڵب لە ئاتاران چاپ و بڵاوێکاتەوە لا چەند ساڵی ڕابردوودا وەرگێڕ کۆمەڵێک ڕۆمانی دیکەی نووسەری ڕۆمانوس بەختیار عەلی وەرگێڕاوتە سەر زمانی فارسی و لە ئێران بڵاوکراوەتەوە لەوانە دوامین هەناری دنیا ئێواری پەروانە جەمشید خانی مامم دەریاس و لاشەکان لەگەڵ دیوانە شعرێکی نووسەردا بە ناوی ئیشکردن لە دارستانەکانی فیردەوسدا.